خۆشەویستان لە بڕگەی دووەمی بەرنامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە پەیوەندی بە ژیانمانەوە هەیە، ئەویش بریتیە لە گیادەرمانی. گیادەرمانی بۆ زۆر بابەت بەکارەهێنرێت، بەشێک بۆ جوانکاری بەکارێنێت، بەشێک بۆ پێداویستی تاوکاری خۆراکیەکان بەکارێنێت، بەشێک بۆ دابەزاندنی کێش بەکارێنێت، بەشێک نا ئەوانەی کە زۆر جستیان لاواز و کەم کێشن بۆ ئەو بەکارێنن کە کێشیان زیاد ببێت و بەشێک وەکو عیلاجی با بڵێن چارەسەری لەباتی ئەوەی کە با بڵێن عیلاجێکی کیمیایی وەرگێ ئەوەی کە پێی ئەوترێ کە دکتۆر بۆی ئەنووسێ بۆ ئازار و ئەو نەخۆشیانی کە تووشێ بێ پەناباتە بەر گیادەرمانەکان. جا ئێمە ئەمڕۆ باس لە گیادەرمانی بە شێوازێکی گشتیەکەین و بەتایبەت ڕۆڵی لە دابەزاندنی کێشدا بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر بەدر سوورچی پسپۆڕی گیادەرمانی کە بە سوپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک دکتۆر سڵاوی خوارد لێبێت، ئەگەر لەو دەست پێ بکەین پرسیارەکە بە ئاسانی بکەم بۆی بچنە ناو بابەتەکەوە، گیادەرمانی بەچی ئەوترێ گیادەرمانی و چین و ئایا هەموو گیایەک دەرمانە یان نا بە پێچەوانەوە؟ سڵاوی خوا لە ئێوە لە بینەرانیش بەیانیتان باش. طبعاً وشەی گیادەرمان یان وشەی ڕوەکی پزیشکی لە پێناسەی ئێمەدا بەو ڕوەکانە ئەگوترێت کەوا با بڵێن کۆمەڵێک پێکاتەی کیمیاوی تێدایە کە بە ئینگلیزەکەی پێی ئەڵێن سێکەندەری میتابۆلایت، ئەلکەلۆید، تێرپینۆید، فینۆلی کۆمپاوند. طبعاً بەگشتی هەموو ڕوەچێک ئەو پێکاتانەی تێدایە، بەڵام کاتێک کە ڕوەچێک لەو سێ پێکاتەیە زیاتری تێدابی، زۆرتری تێدابی، ئەو کاتە ئەمە پێی ئەڵێن ئەو ڕوەکە ڕوەکێکی پزیشکیە. بەڵام مەرج نییە ئەو پێکاتانە هەمویان پزیشکی بن، یعنی با بڵێن هەمویان تەنها بەکار بهێنرێت بۆ بواری دەرمان، بەڵکو ئەو پێکاتانە بۆ بواری تریش بەکاردێ، وەکو بواری با بڵێن پیشەسازیش بەکاردێ، یان بۆ بواری جوانکاریش بەکاردێ، بۆ زۆر بواری تریش بەکاردێ، یان بواری خۆراکیش بەکاردێ. بەڵام ئەوەی کە گرینگە ئەوەیە کە هەر ڕۆچێک ئەو ڕێژەی لەو مادانە لە خۆی زیاتر بوو، ئەو کاتە ئەمە پێی ئەڵێن ئەمە ڕوەکێکی پزیشکیە. بەڵێ زۆر باش کاکتۆر، کە باس لە گیادەرمانیەکەین وەکو هاوکاریش ماواژی بکرد لە زۆر شتا ڕۆڵی هەیەیان بۆ زۆر بابەت بەکاریە. گرنگترینیان زۆر کەس پەنای بۆ دەبن لە ئێستادا و تەورەکەشمان سەبارەت بەوەیە دابەزاندنی کێشە. ئایا بەڕاستی چ کاریگەریەکی هەیە دەکرێت ئێمە لە ڕێی بەکارهێنانی گیادەرمانیەوە کێشمان دابەزێنین لە شەکی ڕێکمان هەبێت؟ بڵێ طبعاً بەخۆی ئەگەر بگەڕێنەوە سەر مێژووی مرۆڤایەتی، بە درێژایی مێژوو خەڵک هەر جای بەکارهێناوە، ڕوەچ پزیشکی بەکارهێناوە، ڕۆڵی هەیە لە هەموو ژیانی مرۆڤەکانە، لە تەندروستی مرۆڤەکانە ڕۆڵی هەیە. یەک لەوانە بابەتی با بڵێن دابەزینی چێشە. بەڵێ گیادەرمان دەوری هەیە لە دابەزینی چێش، بەڵام تەنها بە دەرمان ئێمە ناتوانین چێش دابەزێنین، بەڵکو پێویستی بە کۆمەڵێک خاڵ و با بڵێن کۆمەڵێک با بڵێن کار و چالاکی هەیە تاوەکو ئێمە بتوانین با بڵێن سوود لە گیادەرمان ببینین بۆی چێشی دابەزی. مەسەلەن بۆ نمونە تۆ کە گیادەرمان بەکاردەهێنی، ئامانجی سەرەکی لە بەکارهێنانی گیادەرمان ئەوەیە کەوا ئەو چەوریە زیادەی کە لە لاشت هەیە بسووتێ، و هەروەها ئەو چەوری کە لەشت دروست دەبێ دروست نەبێ، و ئەو شەکرەی کە تۆ دەیخۆی با بڵێن نەگۆڕێ لە بۆ چەوری. کەواتە ئێمە بە ڕێگەی گیادەرمان دەتوانین ئەو کەسە بەڵێ کەسێکی لە شولارێکی جوانی هەبێ، کەسێکی با بڵێن تەندروست بێ، و هەروەها هەموو پێکاتەکانی جسمی مەسەلەن لە با بڵێن لە چەوری و لە شەکر و لە پرۆتینەکان با بڵێن کۆنتڕۆل بێ، و هەروەها بە شێوەیەکی ڕێکوپێک. بەڵێ دەتوانین بەهۆی گیادەرمانەوە ئەو کارە بکەین، و ئەویش بەڵام هەنگاوی دەوێتن. طبعاً یەکەم هەنگاو هەر کەسێک دەیەوێت چێشی دابەزێنێ دەبێ بزانێ چ دەخوا و چ ناخوا. ئەوە زۆر گرینگە، چکە گیادەرمان بە تەنها معجزە نییە.
داخۆ کە کەسێک کە جیا دەرمانی خوارد ئیتر بە کەیفی خۆی خواردن بخواتن ئەو شتێکی نازانستیە بەڵکو دەبێ ئەو کەسێک کە دەیەوێ سوود لە جیا دەرمان ببینی یان دابەزین چێشی خۆی بکە دەبێت چەند خاڵێک بگرێتەوە یەکیان دەبێ بێ سیستەمی خۆراکی ڕێک بخە واتە ئەو کەسە لە ڕۆژێکە مەسەڵەن بۆ کەسێکە جوولەی زۆرە یا کەسێکە جوولەی نییە و هەروەهاش دەبێ ئەوەش بزانین ئایا ئەو کەسە مەسەڵەن ئەو دەخواردنی کە دەیخوا ئایا هەمووی سەرفەکە هەمووی دەسووتێنێ نەخێر کەواتە دەبێ یەکەم شت بێ خواردنی ڕێک بخاتەوە ئەو خواردنش بێت جەمەکانی دابش بکە ئایا پێویستی بە ژەمێکە لە ڕۆژێکە پێویستی بە 2 ژەمە پێویستی بە 3 ژەمە ئەوە گرنگترین خاڵە چکە لەبەرەوەی با بڵێن کۆمەلگەی ئێمەدا ینی تۆ برسیت نەبێت تۆ دەبێ هەر 3 ژەم لەسەر سفرەی ناخواردن دابنیشی کەواتە ئەوە شتێکی هەڵەیە ئەمە پێچەوانەی زانستە و پێچەوانی ئاینی پیرۆزیش ئیسلامە چۆ پێغەمبەری خوا بزانە فەرمێ صلی الله علیه و سلم ئێمە قەومێکی نان ناخۆین تا برسیمان نەبی کە برسیشمە کە نانیشمان خوارد تێر ناخۆین واتە پڕ نابین واتە مەعیدەمان گەدەمان پڕ ناکەین کەواتە ئینسان هەر کاتێ برسی نەبوو لەسەر سفرەی خواردن دانەنیشێ هەروەها خاڵێکی تریش ئەوەیە کەوا ئێوە بزانێت چ زۆرە خواردنێک دەخۆی تۆ ئایا بەس تۆ حەزت لە شیرینی و چەوریە یان تۆ دێی با بڵێن وەکو پرۆگرامێک شتەکان دابەشەکەی ئێمە دائیمەن سیاسەتێکمان هەیە لە پزیشکی جیادەرمانی ئەڵێن ئینسان هەموو کەسێک هەموو خواردنێک بخوا بەڵام بە کەمی بیخوا بە پێی پێویست بخوا هەتا وتەیەکی خۆم هەیە ئەڵێم ئەگەر ژەهریش بە کەمی بخۆی قەت ناتکوژێ کەواتە دەبێ ئەو کەسە بێ خواردنەکانی دابەش بکە شیرینی چەند دەخوا چەوری چەند دەخوا و هەروەها پرۆتین چەند دەخواتن لەبەرەوەی چونکە پێکاتەی ئێمە هەر سێ پێکاتەی سەرەکی پێویستە زۆر جار کەسێک دێ کە ڕێجی مەکە ئەڵێ من نهائیەن شەکر ناخۆم نهائیەن چەوری ناخۆم نهائیەن ئەوەی ناخۆم ئەوە هەڵەیەکی کوشندەیە لەبەر ئەوەی پێکاتەی لاشەی ئێمە پێویستی بە هەموو جۆرە سەوزەیەکە بە هەموو جۆرە میوەیەکە بە هەموو جۆرە خۆراکێکە بە هەموو جۆرە چەوریەکە بە هەموو جۆرە پرۆتینێکە چکە هەر شوێنێک لە لاشەیت و پێویستی بە زۆرێک پێکاتەیە پێویستی بە زۆرێک ڤیتامیناتە پێویستی بە زۆرێک چەوری و با بڵێن شێوازێک لە شێوازەکانی پرۆتینە کەواتە ئێمە تەنها یەکەم خاڵ کە زۆر گرنگە دەبێ ڕێخستنی شێوازی ژیانمان لە ڕووی خواردنەوە چەند ئەخۆی چەند ناخۆین لەبەرەوەی دائیمەن کە تۆ خواردن نەخۆی ئەمە ڕێژەی کالۆریمان هەیە کات دەڵێ ئەو کەسە ڕۆژانە ڕۆژێ لە 1000 تا 3000 کالۆری پێویستە تۆ دەبێ ئەگە بتێ چێشت دابەزێنی کە 1000 کالۆریت پێویستە ئەبێ 500 بخۆی کە 2000 پێویستە 1000 بخۆ کەواتە ئێمە یەکەم خاڵ ئەوەیە دووەم خاڵ دێی تۆ شێوازی خواردن دەبێ بگۆڕی شێوازی خواردن زۆر گرینگە مەسەلەن تۆ دێی لەسەر سفرەی خواردندا دەنیشی جارێ یەکسەر دەست بە برنجەکە و نانەکەت مەکە یەکەم جار وەرە تۆ سەوزەکەت بخۆ زەلاتەکەت بخۆ ئاوەکەت بخۆ ئەوجا دەست بە ناخواردنەکەت بکە لەسەر هەر ژەمێک بووی لەبەر ئەوەی ئەو کاتی تەبعەن یەکەم جار کە تۆ سەوزە و زەلاتە و ئاو ڕەوانی ناو گەدەت ئەکەوی لە گەدەش ئەچێ بۆ ڕیخۆڵە بۆ هەڵبژین لەو کاتە تۆ یەکسەر بەسەلەن با بڵێن ئیشەکان کاروتارچەکان زۆر نەشیتە لەبەوەی تۆ برسیتە لاشە هەموو پێکاتە سوودبەخشەکان کە ڤیتامین و با بڵێن پێکاتە توخمەکانە وەکو سۆدیۆم پۆتاسیۆم کالیسیۆم کە پێویستت پێیە هەڵی ئەمژێ لێ دواتر کە تۆ خواردنەکەش دەخۆی وەکو پێویست جسم سوودی لێ نابینی لەبەرچی لەبەرەوەی چونکە تقریبا تۆ بڵێ ماندوو بووە بۆیە تۆ لەو کاتە دەبێ کە دەوی چێز دابەزێن دەبێت سەوزە و ئاو زەڵاتە پێشنان بخۆی و هەروەهاش تەبعەن دەبێ محاولە بکەی یعنی باب لەسەر ناخواردن سەری تەلەڤیزۆن نەکەی قسە نەکەی لەگەڵ برادران و پێکەنی و سوحبەت و ئەوانە لەبەرەوەی چکە دائیمەن ئیسا هەڵدا زوو هەڵسێ و زوو داعیەکەدانیش زوو هەڵبسێتن یعنی یەکسەر هەردانەشی قسە بکەوە خەریکی مۆبایل و خەریکی تیکتۆک بی لەبەرەوەی چەند ببینێت تۆ زیاتر دەخۆی بۆیە ئەوە خاڵێکی گرینگە و هەروەهاش تۆ دەبێ بزانی ئەتو سێ ژەمت هەیە ژەمی بەیانیت هەیە ژەمی نیوەڕۆت هەیە ژەمی ئێوارەت هەیە طبعاً باشترین ژەم بۆی ئینسان کە قەڵەو نەبێ ژەمی بەیانیانە ژەمی بەیانیان کە تۆ کە خواردن دەخۆی لەبەر ئەوەی ڕۆژێکی درێژت لە پێشە و هەروەها کار و چالاکیێکی زۆرت لە پێشە بۆیە ئەو کەسە کە نانی ژەمی بەیانیان هەچەندی بخواتن بەو شێوازە قەڵەوی ناکەوەی کە لە ئێواران دەیخوا لەبەرەوەی چونکە ئێواران تۆ بەرەو متمون دەبووی بەڕەو نووسن دەچووی بەڵێ ئەوە جەنابەت ئاماژت پێ کرد جادەمانی سحرێک نییە خۆی یەکسەر با بڵین کێش دابەزێنە یان سوود ببەخشێ بە کەسەکە ئەبێ ئەم ڕێکارانی جەنابەت باست کرد لەگەڵی بگیرێتە بەر پرسیارە جدیەکە لێرەیە ئەو جادەرمانیانە چین کە سوودیان هەیە لەوەی کەسێک کە کێشی زیادە چەوری هەیە
بەکاری بهێنێت لەگەڵ ئەو ڕێنمانی دیکەی کە جەنابەت باست کرد سوودی لێ ئەبینێ بۆ دابەزاندنی چەوریەکانی لەشی و دابەزاندنی کێشی بە تەحدید دەگەر پێمان بڵێ چونکە ئێستا بینەر و بیسەر چاوەڕێی ئەو وەڵامن. بەڵێ طبعا ئێمە جیادەرمانمان زۆرمان هەیە. یەک گرنگترین جیادەرمانەکان کە ئێمە باسی بکەین یەکیان چای سەوزە. ئێمە دوو چای سەوزمان هەیە. چای سەوزی سینیمان هەیە کە ئەو چای سەوزەی کە ئێستا بە شێوەی تیباک لە هەموو مارکێتەکانیان بە شێوەی چای ئاسایی هەیە، چای سەوز لە هەموو شوێنێکە هەیە، ئەوە چای سەوزە. ئەبێ یەکەم شت ئەگەر ئینسان بیۆ دابەزێ چایەکەی بکا بە چای سەوز. ئەوە یەک. خاڵی دوم چای سەوزی یابانیمان هەیە کە بە شێوە ئینگلیزیەکە یان بە شێوە یابانیەکەی پێ ئەڵێن چای ماچا. چای ماچا ئێستا بەربڵاوە بە شێوەی نیسکافی هەیە لە زۆربەی با بڵێن سوپەرمارکێتەکان، لە زۆربەی جادەرمانەکان، هەتا لە دەرمانخانەکانیش ئێستا وجودی هەیە چای ماچامان هەیە. چای ماچا هەر چای سەوزە بەڵام چای سەوزی یابانیە. هەرچی چای سەوزی سینیە ئێمە تەنها لە ناو چای دەنێ بەس ئاوەکەی دەخۆینەوە. بەڵام چای سەوزی یابانی یعنی بە خەڵتەکەش بە تێکەڵەکەەوە ینی بە تفلەکەش دەیخۆینەوە. ئەوە خاڵی دووەم. هەروەها ئێمە دارچینیمان هەیە. دارچین ئینسان دەتوانی ڕۆژانە تەبعاً ئەوە با ئەوەی با نەڕۆین بەسەدا. تەبعاً چای سەوزی احتیاجی ڕۆژانە تۆ هەتا 3 چایە 4 چایە بخۆیەوە زۆر باشە بەردەوام دەتوانین ڕۆژانە تۆ ئەو چایە بخۆی. خاڵێکی دیکە چای سەوزی یابانی ڕۆژانە یەک چیسەی دەخۆیتەوە. ئەو چیسەیە بە 3 ژەم دەیخۆیتەوە. هەر ژەمێ تەبعاً چیسەی عادەتەن 3 کەوچک چای تێدایە. هەر کەوچکێک چایە لە پەرداغی ئاوێک دەکەی پێش ناخواردن دەیخۆی. تەبعاً چای سینیش سەوزە سینیەکەش هەر پێش نان بیخۆی سوودی زیاترە بۆ دابەزانی چێش. خاڵێکی دیکەمان هەیە دارچینیمان هەیە. دارچینی بە دوو شێواز دەخوێتەوە. یان دەتوانی بیکەی بە هاڕاوە ڕۆژانە 3 نیو کەوچک چایە پێش نان بیخۆیتەوە، یان دەتوانی هەر چایەکە نەیهاڕی وەکو خۆی شەوان ئاوێکی گەرم بینی ئەو بابلە پارچەیەک دارچینی تێی بکەی بخێ ناو چایەکە ئاوەکە و بەیانی زوو کە هەڵسای لە خەوە بیخۆیتەوە. تەبعاً دەتوانین لەگەڵ لیمۆ بیخۆیتەوە، لەگەڵ زۆر شتی تا بیخۆیتەوە. هەروەها سرکەی سێومان هەیە. تەبعاً سرکەی سێو لای ئێمە دەتوانم بڵێم باشترین شت بۆ دابەزانی چێشی ئێمە و بۆ ڕێخستنی چێش و بۆ ئەوەی کە قەڵەو نەبین سرکەی سێوە. ئەگەر هەر کەسێک بە ژیانیە سرکەی سێوی سروشتی خۆمان، سرکەی سێوی سەوزمان هەیە، سرکەی سێوی سوورمان هەیە، سرکەی سێوی زەردمان هەیە، سرکەی سێوی بە سرکەی هەنارمان هەیە، نەک سرکەی هەنار ڕوبە هەنار، سرکەی هەنار هەیە، زۆر سرکەکانمان هەیە. ئەو سرکانە ئەگەر بێت و کە سرکەی سروشتی کە لە ماڵ و خۆ دروستیەکە یان دەیکڕی بەڵام بەو مەرجەی سروشتی بی. سرکەی سێو لە هەر هەمیان باشترە. ئەوانەی کێشەی گەدەیان نییە واتە برینی گەدەیان نییە ئەتوانن کەوچکێکی چێش لە پەرداغە ئاوێک بکەن پێش نان بیخۆین. ئەوانەی کە با بڵێن کێشەی گەدەیان هەیە ناتوانن پێش نان بیخۆن دەتوانن دوای نان دوای هەموو ژەمێک کەوچکێکی چێش لە سرکەی سێوی سروشتی لە پەرداغە ئاوێک دەکەن. تەمان ئەوەش هەر لێک لەو بابەتانەیە کەوا چێشدا دەبەزێنێ و لێژ ناگەڕێ بە هیچ شێوەیەک ئینسان چێشی زیاد ئەگەر داش نەبەزێ زیادی ناکات. و هەروەها سوودی دیکەشی هەیە سرکەی سێو. تەبعاً بێجگە لەوەی کە سوودی هەیە سوودی ئەوەشی هەیە لێ ناگەڕێ بەردی زراو دروست بێ. ئەو خەڵکە بەدەست جێشەی بەردی زراو دەناڵێنی خەڵک هەموو زراوی دەرهێنا عملیاتی کرد لەبەر ئەوەی لێ ناگەڕێ بە هیچ شێوازێک بەردی زراو دروست بێ و لێ ناگەڕێ بەردی گورچیلە دروست بێ و لێ ناگەڕێ چەوری لە ناو با بڵێن بۆڕیەکانی خوێنی دڵ و جەستە کۆ بێتەوە. کەواتە سرکەی سێو هەر تەنها سوودی ئەوەی نییە. هەروەها سیرمان هەیە. سیر ئینسان دەتوانێت سیر بەکاربێنێ بۆ دابەزانی چێش. ئەویش چۆن؟ دەتوانین ڕۆژانە 3 دنێک بخوا. ئەگەر لەبەر بۆنەکەی هەندێک کەسێ لەبەر بۆنەکە ناتوانانی بیخوا ئەتوانی لە ناوەڕاست لەتیکە بیکا بە 2 پارچە وەکو حەبقوتیدا لەگەڵ ئاو بیخواتەوە. ئەوە هەیتمان. و هەروەها سکۆمەڵێک سەوزەشمان هەیە. مەسەلەن ئەو سەوزانەی کە چێشدا دەبەزێنن. جەرجیرمان هەیە. جەرجیر یەک لەو ساوزانێ. توورمان هەیە. تەبعاً ئەوانە وەکو سەوزەنە. ئەوانە تەبعاً بەگشتی ئەوانە هەموو و هەروەها لە جیادەرمانەکانیش پاقلە مارانەمان هەیە یان با بڵێن سەنەمەچیمان هەیە. تەبعاً بەڵام پاقلە ماران و سەنەمەچی تەبیعەتێکی خراپیان هەیە. ئەگەر بێت و تۆ زۆر بەکاربێنی ڕیخۆڵەت تەمبەڵ دەکا وا لێ دەکاتن. تەبعاً ئەویش بە هەمان شێوە تەبعاً سەنەمەچیش لە فەرمودەی پێغەمبەرە هاتووە کە یەک لە جیادەرمانە باشەکانە کە وەکو هاوشێوەی ڕشکەیە. بەڵام تۆ نابێ زۆر بخۆی دەبێ هەوڵ بدەی مەسەلەن 2 ڕۆژ 3 ڕۆژ جارێک بیخۆی نەک بەردەوام تۆ هەموو ڕۆژێ بچی بیخۆی بۆ ماوەی چەند مانجێک. بۆیە تەبعاً هەوڵ بداتن بەو شێوازە. و هەروەها تەبعاً زەنجەبیلمان هەیە. زەنجەبیل لەگەڵ لەیمونە بێکەوە یان زەنجەبیل لەگەڵ سرکەی سێوە پێکەوە.
طبعا زەنجەبیلیش بەتەڕیمان هەیە، ینی بەتەڕیمان هەیە بە وشتیمان هەیە. بەتەڕێکەش دەتوانی بەکاری بێنی بە وشتێکەش بەکاری، بەڵام ئەوەندێ ئیسا نابێ زۆر بەکار بێنی. مەسەن هەوڵ بداتن پارچەیەک بەقەت بندقێک ئەگە تەڕ بوو بەکاری بێنی، خاصە شەوانە زۆر باشە. شەوان ئیسان دوای نوێژی عیشا پارچەیەک لەوە بخاتە ناو ئاوی گەرما ئەتوانی بیخوا، یان دەتوانین لە ناو زەڵاتەی بکە، یاخود دەتوانین تۆزەکە تۆزی زەنجەبیل ڕۆژانە 2 جار نیو کەوچک چایە لە پەرداغە ئاوێک بکات لەگەڵ سرکەی سێوەیان لەگەڵ لەیمونە لە چ بکاتن لە ناو با بڵێن ئاو بکاتن، پێشنانی نیوەڕۆ پێشنانی ئێوارە بیخواتن. و هەروەها زەردەچێومان هەیە، زەردەچێو یان کورکوم بە عەرەبی، ئەویش بە هەمان شێوە ڕۆژانە مافی هەیە یەک کەوچک چایە بخوا، نیو کەوچک چایە پێش نیوەڕۆ، نیو کەوچک چایە پێش ئێوارە. تەبعاً ئەوانە کۆمەڵێک گیانە، هەر هەمویان تەبعاً وا دەکاتن کا بڵێن کەوا چەوری دابەزێنیتن. بەڵام هەندێک جیا دەرمانی ترمان هەیە شەهیەی مرۆڤەکان دەگرێ، مەسەلەن کە شەهیەت دەگرێ وا لێ دەکات تۆ مەسەلەن خواردن کەم بخۆی، کە شەهیەی گرتی ئەویش تەبعاً هەمان شێوە وا دەکات کە تۆ دابەزی. تەبعاً ئەوانەی کە هەمانە کە شەهیەت دەگرێت لەوانە تۆی شیایە، تۆی شیامان هەیە، بە عەرەبی پێدەرێن بە دووری شیا، بە ئینگلیزی پێدەرێن چیاسید. تەبعاً بە دووری شیا یان تۆی شیا یعنی یەکێکە لە خاڵە گرنگەکان ئینسان دەتوانێت پشتی پێ ببەستێ. لەبەرچی لەبەر ئەوەی تۆ کە تۆی شیاد دەخۆی وەکو با بڵێن دابەزینی چێش دوو قازانجەکەی. خازانجی یەکەمیان ئەوەیە تۆ کە تۆی شیاد دەینی پەرداغێک شیری گەرمی بێت چەوری دەینی، کەوچکێکی زەڵاتە تۆی شیای تێ دەکەی، خواردنێکی بەسوودت پێ دەبەخشێ کە پڕێتی لە ئۆمێگا و لە با بڵێن لە چەوری بەسوود و لە ئەوە ڕیشالێکی زۆریشی تێدایە کە تۆ دێی ڕاستەوخۆ پێش هەموو ژەمێک کەوچکێکی زەڵاتە لە تۆی شیە لە ناو پەرداغی شیری بێت چەوری دەکەی، ڕاستەوخۆ ئەو بەرداغە شیرە دەخۆی لەگەڵ بەرداغی ئاوێکدا، تەبعاً وا دەکات تۆ کەم بخۆی، کە کەمت خوارد ئەوە ئیتر وا دەکات تۆ دابەزێ. لە هەمان کاتدا تۆی شیاش دەبێت ڕیشاڵی زۆرە، ئەو ڕیشاڵە وا دەکات چەوریەکانت دابەزێنی و هەروەها چەوری بە سوودیشی تێدایە. بۆیە ئەوانەی کە بە تۆی شیە دەتوانن 3 مانگ 4 مانگ بەردەوام بن، شەهیەیان زۆر کەم دەبێتەوە. یعنی ئەو کەسێک کەواکە زۆر خۆرە بۆیە قەڵەو بووە، ئەو کاتە بە 3 مانگ 4 مانگ لەسەر ئەو سیستەمە دەڕوا، شەهیەشی قەپاتە بێ، چەوریشی دادەبەزێ، وەزنەکەشی دێتە خوارەوە. باشە کاکتۆر باست لەوە کرد کە کۆمەڵە گیا هەن ئێمە توانین سری لە بین بۆ داوزانی گەش، بەڵام ئایا چۆن بەکار بهێنرێ ماوەی چەندێک و ئەو کەسانی کە بۆن نەخۆشن، نەخۆشیێکیان هەیە لە گورچیلانە، لە ڕێخۆڵیانە، نەخۆشی دڵیان هەیە، یان ئەوە تا شەکریان هەیە، ئەمانە ئەگۆڕێ بەپێی کەسەکە و بەپێی بەکارهێنانەکان بۆ ماوەی چەندێک ئەو کەسە ئەتوانێت کە چەند هەفتە بەکاری بهێنێ بۆی کە سوودی لێ ببینێ. خۆی بە حەقیقەت هەموو جیادەرمانێک ماوەیەکی دیاریکراوی خۆی هەیە و دۆزێکی تایبەتی خۆی هەیە. تۆ ناتوانێت کە من وتم دارچین باشە تۆ بچی ڕۆژانە مەسەلەن 50 گرام دارچین بخۆی یان مەسەلەن بوون 50 گرام زەنجەبیل بخۆی. نا بەخۆی بەڕاستی ئەگەر کەسێک بیەوێ سوود ببێنێ محاولە بکاتن 3 چارێک لەوانە هەڵبژێری کامەی پێی گونجاوە، مەسەلەن بۆ هەر مانجێک مەسەلەن 3 جۆریان هەڵبژێرێ لەسەری بەردەوام بێتن، چونکە لەبەرەوەی هەر مادەیەک لەو مادانە مەسەلەن دارچینە، زەنجەبیلە، زەردەچێوە هەمووی هەتا 3 مانگ گرفتی لۆ دروست ناکاتن. ئەگە 3 مانگ ڕۆژانە کەوچکێک چایە زەردەچوو، کەوچکێک چایە زەنجەبیل، کەوچکێک چایە مەسەلەن بۆ نمونە دارچین بخواتن، هەر یەکیان بەسەر کەوچکێک هەتا 3 مانگ هیچ کێشەی بۆ دروست ناکە. بەڵام دەبێت یەکشت ئاگادار بین، بەس لە زەنجەبیلە ئاگادار بین ئەوانەی کە کێشەی پاڵەپەستوی خوێن واتە زەختی خوێنیان هەیە ئەبێ بەکاری نهێنن. بەڵام ئەوانی تر بۆ هەموو تەمەنێک و بۆ هەموو کەسێک ئاساییە جگە بەسەرەن هەندێکیان بۆ ئەوانەی کە با بڵێن ئافرەتی دووجیانن نابێت، چکە بەڕاستی ئافرەتی دووجیان یعنی گوناحە با بڵێن ڕێزیم بکە، لەبەرەوەی چکە ئافرەتی دووجیان منداڵێک لەسەر چیا هەیە خۆی خواردنەکەی بۆ سەرفەکاتن، ئەو تۆزێ خواردن کەم کاتەوە دادەبەزێ. زۆر ئافرەت هەیە دووجیانە ئەڵێ دکتۆر دەمەوێت دابەزم، ئێخەخە دادەبەزی ئەخە ئەو منداڵە خواردنەکانی تۆ بەکاردێنێ، هەموو شتەکان بەکاردێن. بۆیە بەس ئافرەت دووجیان دەبێت ئاگادار بن، نابێ هەموو شتێک بەکاربن. بەڵام ئەو بابەتانی باسم کرد، مەسەلەن ئەگەر سیرە ڕۆژێ 3 دانەیە، ئەگەر دارچینە، ئەگەر بابلە زەنجەبیلە، ئەگەر زەردەچێوە ڕۆژانە کەوچکێک چایە بەهاڕاوەی زۆر باشە. ئەگەر چای سەوزە دەتوانین تا 3 4 5 چایە بەکار بهێنێ، چای ماچای یابانی ڕۆژێ 1 چیز دەتانی بەکار بێنێ، سرکەی سێو دەتانی ڕۆژانە لە 1 تا 5 کەوچی چێشت بەکار بێنیتن. تەبەن ئەوانە هەمویان دەتوانین بەنسبەت چای سەوز و سرکەی سێوەکە
ئەگەر بە درێژایی هەموو ژیانی بەکاربێنێ هیچ سایدی ئیفێکتێکی نییە بەڵام تەنها ئێمە لەگەڵ دارچین و زەنجەبیل و زەردەچێوەکە یان سنەمەچەکە ئەوانە دەبێ ماوەیەکەی دیاریکرااو بێ لە مانجێک تا 3 مانگ زیاتر نەبێ دەتوانی ماوەیەکی دیکە مانگێک 2 مانچکەنەی خوا دووبارە دەست پێ بکاتەوە بەڵام ئاگادار بێتە نابێت لەو مودەیە تێبپەڕێتە. زۆر باشە کاکتۆر کاتم کەمتر لە دقەیەک ماوە ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بیتەوە سوپاس دەکەم قسەکانت زۆر بەبێ موجامە لە زۆر بەسوود بوون دڵنیان بینەر و بیستەر سوودیان لێبینیوە جیادەرمانی جێگرەوەی دەرمانی پزیشکیە ئەوەی کە لە سەیدەلێت دکتۆر بۆ دەنووسێ بۆ نەخۆشێک یعنی بۆ نمونە منە چمە لای پزیشکێک بۆ نەخۆشیەک دەرمانم بۆ نووسێ دەرمانی ئەمەی کیمیایی کە لە دەرمانخانەکان هەیە ئەکرێ من بێم ئەمە وەلانێم جیادەرمانی بخۆم بۆ چارەسەری نەخۆشیەکان کەواتە پرسیارەکە کورتکەمەوە جیادەرمانی دەبێتە بەدیلی دەرمانی پزیشکی یان نە؟ بەڵێ طبعاً ئەو پرسیارشی زۆر جوانە بە حقات یعنی بەخۆی ئێمە لە دێر زەمان و هەر جیادەرمانمە بەکارهێنە وەکو با بڵێن چارەسەری نەخۆشیەکانمان بەڵام دەبێت شتێکی با بڵێن زانستی بەو خەڵکە بڵێم ئێمە دەرمانی با بڵێن دەرمانخانەکانمان هەیە کە لە پێکاتی کیمیاوی دروستکرایە یاخود هەندێک لەو دەرمانێک کە لە دەرمانخانەکانیشانەیە سەرچاوەکەیان لە ڕوەک وەرگیراوە بەڵام بە شێوەیەکی زانستی کە ئەمە پێی ئەڵێن سیستەمی فراکشن واتە بۆ نمونە مەسەلەن تۆ کە گوڵە حاجیلەیەکت هەیە با بڵێن 15 پێکهاتەی تێدایە مەسەلەن کارگەی دەرمانسازی هاتیە تەنها یەک پێکهاتە یان 2 پێکاتی دەرهێنایە کردی بە دەرمانێک لە دەرمانخانەکانی دانایە کەواتە تەنها ئەو بەشەی پێویست بووە ئەو بەشەی بەکارهێنایە کە با بڵێن جەستە پێویستی پێ بووە یان توێژینەوەی زانستی لەسەر ئەنجام درایە کەواتە ئێمە دەبی ئەو حەقەتە بزانین دەرمانی دەرمانخانەکان بۆ نەخۆشیەکی دیاریکرا و دروست کراوە مەسە بۆ نۆتۆ کە پاراستۆل بەکاردێنی بۆ ئارامکردنەوەی مێشک یان ئارامکردنەوەی جەستە بە دروست کراوە بەڵام بۆ هەوکردن بەکار نایەتن بۆ مەسەلەن بۆ گورچیلە بەکار نایە تا تۆ میز پێ بکەیت بەڵام تۆ تەمەشاکەی لە بۆ هەوکردن دەرمانێک هەیە لە بۆ گورچیلە دەرمانێک هەیە لە هەموویە کەواتە ئێمە ناتوانین بڵێن جادەرمان وەکو خۆی کە ئێستا بەو شێوەی کە بە شێوەی با بڵێن لەناو هەڵنجێنان و ینی باڵێ ها بە شێوی لە چا ئەکولێن و لە شێوەی چایە بەو شێوازە ناتوانین پشتی پێ ببەستین 100% بڵێن ئەوە شوێنی دەرمانی کیمیاوی دەگرێتەوە نەخێر ناتوانانی بگرێتەوە بەو شێوازە بەڵام ئێستا طبعا زانستی جیادەرمان سوپاس بۆخوا لە ئاستی جیهان هاتووە هاوشێوەی دەرمانی کیمیاوی عینەن هاتێ ئەو دەرمانە ئەو پێکاتانێ دەرهینایە کە با بڵێن فعالە و ئیش دەکا لە بۆ جەستا بوویتە شێوەی کەپسول بوویتە شێوەی با بڵێن حەب با بڵێن بوویتە شێوەی شڕوب بوویتە شێوەی ئاو بوویتە شێوەی ئاوتێک بوویتە شێوەی با بڵێن زۆر شێوازی لێ دروست کرایە هاوشانی دەرمانی کیمیاوی ئەوانە دەتوانین بڵێن دەتوانی ئەوە بیتن با بڵێن لە هەندێک کاتە لە هەندێک نەخۆشیە شوێنی دەرمانی کیمیایی بگرێتەوە بەڵام بە شێوە تەقلیدی و کۆنەکەی ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین بڵێن شوێنی دەرمانی کیمیایی بگرێتەوە لە بەرش دەرمانی کیمیاوی بە ئینگلیزەکەی پێ دەڵێ specific function واتە فەرمانێکی دیاریکراوی هەیە لە یەک شوێنی دیاریکراو لە جستەی تۆ ئیش دەکا لە یەک شوێن لە یەک کات لەسەر یەک میکرۆب لەسەر یەک ئەندام ئیش دەکا بەڵام دەرمانی جیادەرمانی دێ ئەمە دەڵێ مەڵتی فانکشنە مەڵتی سپێسیفیک تارگێتە کەواتە کۆمەڵێک شوێنی هەیە تێدا ئیش بکات نازام دەنگی ئێمە بەجەنابەت ناگەیشتیان چی کات زۆر لایە داوای لێبوردنەکەین سوپاس دەکەین لەم تەورەی لەگەڵمان بووی دەبێت وەکو دکتۆریش لە بەرنامەکە ئاماژەی پێکرد نابێت لە هیچ شتێکە زیادەخۆری بکرێت چکە مزاعفاتی جیادەرمانیش کەم نییە گەر بە نازانستی بەکار بێت ئەویش لێکەوتی خراپی خۆی زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر بەدرسوچی پسپۆری جیادەرمانی کە لە ستۆدیەکانمان لە هەولێرەوە لەگەڵمان بوو.